لە یەکێک لە گوندەکانی ناحیەی سەنگاوی سەربەقەزای چەمچەماڵ ساڵانە بڕێکی زۆر خوێ بەرهەم دەهێنرێت کە لە سەراسی کوردستان بە یەکێک لە هەرە جۆرە باشەکانی خوێ دادەنرێت. بە وتەی ئەو کەسانەی کە لە پرۆژەی خوێی خێڵێن کار دەکەن قەیرانی دارایی کاریگەری لەسەر بازاڕ و کاریەوان نەکردووە. ئاماژە بۆ ئەوەش دەکەن ئەگەر حکوومەت هاوکاریان بکات ئەوە دەتوانێت خوێی خێڵێن ڕەوانی بازاڕەکانی دەرەوەی هەرێم بکەن. ئەم خوێ کە کاتی هات ئەبێ دەریکەیت حەقی لەوە نیە قەیران بێ قەیران نەبێ سەر بێ سەر نەبێت تۆ بێ دەریکەیت دەرینەکەی نابێت. وڵا کریان هەیە لەخوا بەزایبای خۆی هەیە خەڵ پێویستی پێیەتی خەڵگە یعنی فەردەی خوێ ئەکرێ بۆ خواردن خۆی کێشەی نییە هەدێ ئەبێ بیبات پێویستە. ڕووی قەیرانی دارایی هیچ کارێکی نەکردووە لە سەر ئەمیشە و لەسەر ئیشەکەی ئێمە چونکە ئەمە خوێ ساڵانە ئیجارەکرێ و پێویستە بکرێت چونکە بەفیڕۆ دەچێت. وڵای خزمەت کراوە بەس خزمەتەکەی وانە جادێکمان بۆ کراوە بە نیوەچڵی جێ هێڕاوە پردمان نییە بۆ ئاوەکە چونکە زستانان ئاوەکە ڕێدەگرێت لە هاتوچۆ ڕێدەگرێت بێ بڕۆن لە لای سەنگاوە اینجا بڕۆن بە چەمچەماڵ. باوتەی خەڵکی گوندەکە مێژووی خوێی خێڵێن بۆ زیاتر لە 200 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. خاوەن یەکێک لە پشکەکانی پرۆژەکەش دەڵێت ساڵانە و لە سەرەتای مانگی ئایارەوە دەست دەکەن بە بەرهەمێنانی خوێ و تا کۆتایی مانگی تشرینی یەکەم بەردەوام دەبن. بەرهەمی ساڵانەشیان لە 1 تەن تا تەنونیوەک دەبێت و لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا ساغ دەکرێتەوە. بەرهەمیەکی زۆر زۆر باشە بەرهەمی بێعیبە بەرهەمێکی چاکی بەرهەمی خراپنی ساڵانە خزمەتی هەبێت خزمەتی هەبێت لە هەوڵ ینی زایدەکەی زوو بدرێتە ئیجار و خزمەتی هەبێت ینی 1000 تەن وەبان دەرەکە کەمتر دەنە 1000 تەن بۆ 900 تەن 1000 تەن دەرەکات. ئیسا لەم کاتەیە کاتە بۆ زووتر خزمەتی زیاتر بۆ ئیسا ئاوەکەشی گۆڕانکاری تێکەوتووە مامۆستا ئاوەکەی جاران ئاوەکەی زۆر زۆر خەز بە ئاوەکەی هات لە ڕێەوە بەبێ ئیسا سۆندەمان بۆی داناوە ئەمە بە بۆڕیتی ئاوەکەی ماتۆر و بۆ ڕێجارە هە بە قەمە و جۆگەلەیە ئاهات ئەماکرە گۆل و حەز زۆر زۆر بە زوو ئەبووە خوێ بەرهەمی ئێمە لەیرە عنی حەلە هەتا لە ئاوەسەر ئاوەسپیەوە خەڵکیەکی دێت ینی خاوەن ئەشیا زۆر زۆر دێت خوێ ئەبا بەتەن و بین ینی بۆ ئەشیادار بۆ ماڵی خۆشی ئەیبا بازاری ئەوەی کە زیاد بێ ینی پێویستی ینی معمیلمانەیە لە سلێمانی بۆ سلێمانی ڕابە چەند ماڵ هەر ئاینەن معمیلمانەیە ئەڕوا خوێ خێڵێن. بە جۆرەی زانیاریەکانی پەیام لە سەراسی هەرێمی کوردستان لە هەریەک لە گوندی خێڵێن و گوندی چیاسوورخی ناوچەی قورەت و خوێ بەرهەم دەهێنرێت. لەگەڵ ئەوەی گوندی خێڵێنی سەربەناحیی سەنگاو خاوەنی سامانی سروشتیەکی زۆرە بەڵام دوای زیاتر لە چارەکە سەدەیەک لە دەسەڵاتی کوردی تا ئێستا نەتوانراوە خزمەتگوزارە سەرەتایەکان بگەێنرێتە ئەم گوندە و گوندەکانی دەوروبەری. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام گوندی خێڵێنی سەربەناحیەی سەنگاو.